نا بە دڵنیایەوە هەردوو هۆکارەکە لە جێی خۆیەتی یەکەمیان ئەو هۆکاری یەکەم ئەوەیە کە بە پێی ئەو ڕێکەوتنەی لە نێوان حکوومەتی عێراقی کۆماری ئیسلامی ئێراندا کرا لە بری پێدانی فیزە بڕەپارەیەک وەردەگیرا بەڵام لە ئێستادا ئەو ڕەپارەیە نەماوە بەڵام ڕوونکردنەوە بۆ هاوڵاتیان فیزە هەرماوە دەبێت فیزە وەربگیرێ بەڵام هیچ بڕەپارەیەک لە بری فیزە وەرناگیرێت و دووەمیشانەوەیە کە لە ئێستادا پشووی ڕسمی سەرجەم خوێندنگا و زانکۆ و پەیمانگاکانە کە خێزانەکان لەگەڵ منداڵەکانیاندا گەشت دەکەن و سەفەر دەکەن بۆ وڵاتی ئێران. دیارە هەموو کار ئاسانیە کراوە بۆ گەشتیاران و وەکو خۆتان بینیوتانە سەرجەم کارمەندەکان 24 کاتژمێر لە خزمەتی هاوڵاتیان و گەشتیاراندان کە مادوونە ناسانە کار دەکەن بۆ بەڕێکردنی گەشتیاران. لە ئاماری هاتن و ڕۆیشتنی گەشتیارمان لە یەکی 2019 بۆ 27 2019 هاتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان 279284 گەشتیار بووە و ڕۆیشتنی گەشتیاریش بۆ دی ئێران 243439 گەشتیار بووە لە سا 50 زیادی کردووە. بەشاسێکی گشتی لە بەراوردۆمانەکانی ڕابردوو ئێستا جوڵی بازرگانی لە مەرجی نێودەوڵەتی باشماخ کەمی کردووە و ئەم کەمکردنش سەرجەم بوارەکانی گرتوۆتەوە و بەتایبەتیش هاتنی ئۆتۆمبیلی بەکار هاتوو بەهۆی بڕیارێک کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە لە H7ەوە هاتنی ئۆتۆمبیلی چاکراو و لێدرا و قەدەغەکراوە بە ناو هەرێمی کوردستانەوە کاریگەری زۆری هەبوو. ئەمە جگەلەوەی جێبەجێکردنی پێناسەی گومەرجی عێراقی یەکگرتو ئەمە کاریگەری هەبوو لە بەرەوەی بەشێکی زۆر لە ڕسمی گومەرجەکان زیادی کردو و لە لایەکتریشەوە و سزانەی کە کەوتۆ سەر ئێران و بۆتە هۆیەوەی کە کەشتەکان نێن بە بەندەرعەباد ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی جمەجۆڵی بازرگانی لە سەرجەم مەرزە هاوسنوورەکانی ئێران کەم کا بەتایبەتیش باشماخ. بۆ نمونە من یەکێک لە جۆرەکانی ئۆتۆمبیل بەوەرگرم ئێمە ئۆتۆمبیلی جۆری لان کرۆزەرمان هەیە کە بەکارهێنانی زۆرە لە کوردستان و خەڵکیش ینی ڕەغبەتی لێتی کڕێ ئەمە کاتی خۆی نزیکەی 27 گەڵا 27 وەرەقە ینی $2700 گومرجی بوو ێستا نزیکی $10,000 گومرجێتی. دیۆ کەمی کردو چکە و سزانە کە چۆتە سەر ئێران بۆ ئێمەش کاریگەری هەیە بێگومان لێرەشەوە هەموو ئەو بابەتانی کە چوونە دەرەوە کەمی کردو وانشیکەین بە هەماشەوە. بەڵێت ڕۆژانە بێت بەڵام ئەویش بەشی پێداویستی ناو هەرێمی کوردستانێت. وڵی کاکە من 6 ساڵە هاتووکی عێراقەکەم و دوایە باروشتەتیان بۆ عێراق و پێم وابێ ئیسە تۆزێ باروشتەکەش کەمە بۆ تۆ وەڵی بڵێن چی ئەڵێن کەوتە سەمەرزەکانی ترۆ پێم وابێ وا ئەڵێن خەڵک ئیتر نازانم خۆ ئەڵێن کەوتە سەمەرزەکانی ترۆ و بڵێم چی وەڵا هەروە ئەڵێن خەڵک ئێمە کاکە لە بەندەرعەباسەوە هێنین بۆ عێراق بۆ شکلە شارەکانی بین پێنجێن و نازانم سلێمانی و هەولێر و کەرکووک و ئاو شارانە. وەڵی کاکە ئێمە بارەکانمان زۆربەی ئەلعان برنجە وەسایل خۆراکیە برنجە مەسەڵەن ڕۆنە نازانم پلەن شەکان دێرین ئێمە هەرەوەڵا کەمی کردووە هەروەڵا زۆر کەمی کردووە کاکە.